سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. هەڵمەتی دانانی نەمام لەلایەن ژینگە پارێزانی گوندی دزلی، ئازادی بەندکراوێکی سیاسی لە باکووری کوردستان پاش 3 ساڵ، کۆبوونەوەی بنەماڵی بەندکراوانی مەحکوم بە 3 جارە لە بەردەم زیندانی ئەڤین، ناڕزایەتی کرێکارانی شاغەڵ لە پاڵاوگەکانی فەجری جەم، کۆبوونەوەی کرێکارانی شاغەڵ لە کارگەکانی مخابرات لە شیراز و پەیوەستبوونی بەندکراوان بە کارزاری سێشەممانەیە بۆ 3 جارە لە گیلان و مازندران. هەڵمەتی چاندنی نەمام لەلایەن ژینگە پارێزانی گوندی دزلی. ڕۆژی سێشەممە 19 خاکەلەوەی 1404 ژینگە پارێزانی گوندی دزلی سەدان نەمامیان لە داوێنی بەرزاییەکانی ئەو ناوچەیە چاند. ئەم هەڵمەتە لەلایەن دانیشتوانی ئاوایی دزلی و ئەنجامانی کۆمیتەی دایکانی ئەنجومەنی سەوزی چیای مەریوانەوە ڕێکخراوە و بەشداربووان بە چاندنی چەند جۆر نەمام ئەرکی خۆیان بۆ نوێکردنەوەی ژینگەی زیان دووتوی ناوچەکە بەجێ هاوردووە. جێگەی ئاماژەیە کە ساڵانە هەزاران درەخت لەلایەن کەسانی قازانج پەرستەوە لە ناو دەچێت و دامەزراوە ژینگەیەکان هەوڵی قەرەبووکردنەوەی زیانەکانەدەن. ئازادی بەندکراوێکی سیاسی لە باکووری کوردستان پاش 3 ساڵ. ڕۆژی سێشەممە 19 خاکەلەوەی 1404 سەدات ئەفشار چالاکوانی کوردی خەڵکی باکووری کوردستان پاش 30 ساڵ بەندکران لە زیندانەکانی تورکیا ئازادکرا. ساڵی 1995 زاینی سەدات ئەفشار لە شارۆچکەیە کوژ ئاداسی دەست بەسەر و دواتر بە تۆمەتی تێکدانی یەکڕێزی و یەکپارچەی تورکیا بە زیندانی هەساسایی مەحکوم کرا. ئەو بەندکراوە سیاسیە بۆ ماوەی 30 ساڵ لە زیندانەکانی ئامەد، چانکری، یوزگاد، سێرت و دیلۆک ئەشکەنجە و ئازاردرا. ڕۆژی سێشەممە سەدات هاوڕێ لەگەڵ ژمارەیەکی دیکە لە بەندکراوانی کورد لە زیندان ئازادکرا. کۆبوونەوەی بنەماڵی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام لە بەردەم زیندانی ئەڤین. ڕۆژی سێشەممە 19 خاکەلەوەی 1404 بنەماڵی کۆمەڵێک لە زیندانیانی مەحکوم بە ئیعدام بە بەدەستەوە گرتنی وێنێ ڕۆڵەکانیان لە بەردەم زیندانی ئەڤین کۆبوونەوە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای 3 جارە بوون. بە پێو وێنانەی بەدەستمان گەیشتووە بنەماڵی بەندکراوان شاڕۆخ دانشوەرکار، وەحید بەنی عامریان، ئەبوولحەسەن مۆنتەزر، مهدی تەقەوی، بەهروز ئێحسانی، محەممەد جەواد وەفایسانی و پوویە قوبادی هاوکات لەگەڵ کارزاری سێشەممانەیە بۆ 3 جارە بە بەدەستەوە گرتنی دروشمی نابۆی ئەعدام لە بەردەم زیندانی ئەڤیندا کۆبوونەتەوە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای 3 جارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. ناڕزایەتی کرێکارانی شاغەڵ لە پاڵاوگەکانی فەجری جەم. کرێکارانی شاغەڵ لە پاڵاوگەکانی فەجری جەم ڕۆژی سێشەممە 19 خاکەلەوەی 1404 دژ بە نەزانی داخوازیەکانیان کۆبوونەوە و ناڕزایەتیان دەربڕی. کرێکاران لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، وەلانانی جیاوازی بە ڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژپشودان، بەکردەوە دەرهاتنی مادەی 10 یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕفاهی و کۆچایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی پێرسۆنەلی سەنعەتی نەوت بوون. کۆبوونەوەی کرێکارانی شاغەڵ لە کارگەکانی مخابرات لە شیراز. ڕۆژی سێشەممە 19 خاکەلەوەی 1404 کرێکارانی شاغەڵ لە کارگەکانی شەرکەتی مخابراتی فارس دژ بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی کۆبوونەوە. بە وتەی کرێکارانی ناڕازی ماوەی 5 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و کاتێک داوای داخوازیەکانیان دەکەن بەڕێوەبەرایەتی شەرکەتی مخابراتی فارس هەڕەشەی دەرکردنیان لێ دەکات. شایانی باسەکە حەقدەستی کرێکارانی شرکەتی مخابرات کەمتر لە هێڵی هەژاریە و
ئەو ڕێژەکەمەش بەردەوام دوا دەخرێت. نەڕازیان خوازیاری پێدانی حەق دەستە جووەخراوەکان و گەڕانەوەی هاوکارە بێکارکراوەکانیان بۆ سەر کاربوون. پەیوەستبوونی بەندکراوان بە کارزاری سێشەمانەی نا بۆ ئیعدام لە گیلان و مازندران. ڕۆژی سێشەممە 19 خاکەلێوەی 1404 کۆمەڵێک لە بەندکراوانی سیاسی لە زیندانەکانی گیلان و مازندران پەیوەستبوونی خۆیان بە کارزاری سێشەمانەی نا بۆ سێجارە ڕاگەیاند. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، بەندکراوانی سیاسی لە بەندیخانەکانی ڕووتسەر، ڕەشت، قائمشار و تاڵش بۆ پشتیوانی لە کەمپەینی سێشەمانەی نا بۆ سێجارە پەیوەست بۆ کارزارە بوون و هاوکار لەگەڵ بەندکراوانی دیکە ئێران دژ بە سزای سێجارە مانیان گرتووە. چوونە سەرەوەی ئاماری هێرش بۆ سەر ڕۆژنەمەوانان لە ئەڵمان. لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا هێرش بۆ سەر ڕۆژنەمەوانان لە وڵاتی ئەڵمان بەراورد بە ساڵانی پێش و بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. بەپێی ئامارەکان لە ساڵی 2024 زاینیدا 89 جار ڕۆژنەمەوانان و چالاکانی بەشی ڕاگەیاندن کەوتونەتە بەر هێرشی هێزانەتیەکانی ئەڵمان و سەرکوتی ڕۆژنەمەوانان بە بەراورد بە ساڵی 2023 دوو هێندە زیادی کردووە. بەپێ راپۆرتی ڕێکخراوی هەواڵنێرانی بێسنوور، ئاماری سەرکوتی ڕۆژنەمەوانان لە ئەڵمان زیاتر لە ئامارە فەرمیەکانە و زۆربەی توندوتیژیەکان دژ بە ڕۆژنەمەوانان لەلایەن دەوڵەتەوە پشتگوێ خراوە. دووە هەواڵ ئاوارەبوونی 400,000 کەس لە کەرتی غەزە. بەپێ راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان لە ماوەی 3 هەفتەی ڕابردوودا بەلانی کەم 400,000 شارۆمەندی دانیشتووی کەرتی غەزە بەهۆی هێرشەکانی ئیسرائیل ئاوارە بوون. لە 28 ڕەشەمەی 1403ەوە کە دەوڵەتی ئیسرائیل هێرشەکانی بۆ سەر کەرتی غەزە دەست پێ کردووەتەوە، لە هەر 5 شارۆمەندی فەلەستینی 1 کەسیان دووبارە ئاوارە بووە. لەو ماوەیەدا بە سەدان کارمەندی ڕێکخراوە مەدەنیەکان، ژنان و منداڵان لە بوردومانەکانی ئیسرائیلدا گیانیان نەدەستاوە و سەدان هەزار کەس بەهۆی داخستنی دەواازە سنووریەکان تووشی برسیەتی بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئەسوودە بن.